نزیکە بینەوە لە جژنی پیرۆزی ڕەمەزان و ئامادەکاریەکان دەستی پێکردووە لە شار و شارۆچکەکان لە هەرمی کوردستاندا و هەر شارە و بە شێوازێکی خۆی ئامادەکاریەکات بۆ پێشوازیکردن لە جژن. جا لەگەڵ ئەمانەشە سانە بابەتێک هەیە کە زۆر گرنگە کە ئەوش پەیوەستە بە سەلامەتی هاوڵاتیان و بە سەلامەتی هەمومانەوە لە هەر شوێنە کابین کە هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی گیرفانمانەوە بە دڵنیاییەوە خۆشبەختانە لیژنەکانی قایمقامیت لە هەموو شارەکانی کوردستان بێ جیاوازی لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەیە بە بەردەوامی چاودێری بازاڕیان کردو لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالێتی ئەو خواردانەی کە بەکار ئەهێنرە یاخود لە بازاڕەکانە ئەفرۆشێت لەبەرەوەی لە مانگی ڕەمەزان ئەسانە ڕەنگە بەلای هەر شوێنە کابڕووی حەزی لێ بکە بە ڕۆژ مە خۆم وایانی کە بۆ هەر شوێنێک بڕۆم جاری وا بە حەزم لە گڵۆ بە ڕۆژە بوو کە گڵۆ بە ڕۆژەم بینێت تا چونکە بە ڕۆژیت حەزە لە هەموو خواردنێکە بێنجا زۆر گرنگە کە ئاگامان لە کوالێتی ئەم خواردانە بێ ئاگامان لەوە ببزانین ئەم خواردانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بابەتی شەربەتەکان لە بابەتی شیرینیەکانە تا چەند کوالێتیان بەرزە لەگەڵ ئەوەشە بزانین بۆ جژن ئەم لیژنانە چۆن سەرپەرشتی ئەو ڕۆژانە ئەکەن لە شارەکانە لە قەزاکانە لە ناحیەکانە لە بەرەوەی وەکو ئاماژەم پێکرد بنمونە لە شاری سلێمانی سەر و 42 لیژنە هەیەکە لە سەر بە قایمقامێتی سلێمانین و لە هەموو بوارەکانە ئەمە ناوچەکانی تریش ئەگرێتەوە جا ئەمڕۆ باز لە کارەکانی لیژنەکانی قایمقامێتەکەین لە شاری ڕانیە و باز لە ئامادەکاریەکانی جژنی شەکەین لەو شارە بزانین چۆن ئامادەکاری کراوە و چۆن شارەکە و بەرپرسانی ئەو شارە و ئیداری ئەو شارە چۆن ئامادەکاریەکە نەگەر گەشتار ڕووبکاتەوە و شوێنەوە ئەگەر هاوڵاتیان بیانێ سەردانی شوێنە گەشتاریەکان بکەن ئەمانە کۆمەڵێک گفتوگۆی تر لەگەڵ کاک کارزان سلێمان سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی ڕانیە باسەکەین کا کارزانبانی باش و سڵاوت لێبێ بۆی وایم کە زۆر باش بیت با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەم کا کارزان لە شاری ڕانیە چەند لیژنەی قایمقامێت هەیە کە سەر بە بڵین سەر بە قایمقامێت بن چەند لیژنە هەن بەیانی ئێوەش با زۆر سپاس دیارە لە سنووری قایمقامەتی قەزای ڕانیا تەنها یەک لیژنە هەیە کە لەلایەن بەڕێز حوسێن مەحموود قایمقامی قەزای ڕانیەوە سەرپەرشتی دەکرێت و ئەو لیژنە پێکدێت لە نوێنەری سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە ڕۆژانە بە چەند کاتی جیاواز دەتوانن سەردانی شوێنە جیاوازەکان بکەن لە سێ کاتی جیاوازدا بەیانیان دوای نۆڕیان بەشەوان و سواز بخوای کە سنووری قایمقامەتی قەزای ڕانیا پێشەنگە لە ڕووی چاودێریەوە. بەڵێ کارزان پێشی بچینە لێ ئامادەکاریەکان بۆ جژنی ڕەمەزان. پێمان بڵێ ئایا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چاوەکو ئێستایچ ئامارێکتان لای بزانین چەند کەس سزادراوە دەستان بەسەر چەند سەرپێچیا گرتووە ئەو ڕۆژانانێک کە گرت بووتانە بەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چی بووە گەر پێمان بڵێیت؟ پێشتریژێ من ئاماژەم پێداوە لە بەرنامەکانی مقابلەکانی ترداکە ئێمە بە کۆتایی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان سەرجەم ئامارەکانمان بڵاو دەکەینەوە و بێگومان ئێمە لە سنووری کارکردنی خۆمان ئیزراعات هەبووە بۆکو داخستن پێبژاردن هەموو ئیزراعاتێکمان بەرامبەر ئەو پیشەوەرانە کردووە کە سەرپێچیان ئەنجامداوە. مانجی پیرۆزی ڕەمەزانیان بە دەرفەت زانیوە بۆ ساکردنەوەی کاڵا و بەروبوومەکانیان کە بەهای خۆراشیان لەدەستداوە. باشە کارزان هێشتا ئەتوانم بڵم هەر لە جژنی نەورۆز و جژنی نەتەوەی کوردین و ئامادەکاریەکانتان لە جژنی نەورۆزە چۆن بوو و توانیتان بە سەرکەوتووی ئەم جژنە بەڕێ بکەن و هیچ چۆنەڵی تێکەڵبوونێک نەبوو لەگەڵەوەی کە بتوانن بەرنامەی جژنی ڕەمەزانتان بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری بەسەرابێت؟ دیارە ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو چەند بۆنەیەک تێکەڵ بوو وەکو مانجی پیرۆزی ڕەمەزان جەژنی نەورۆز و ئێستاش پێشوازی دەکەین لە جەژنی مانجی ڕەمەزانی پیرۆز و ئەمە ئێمە بە شێوەیەکی سەرکەوتوانە سەرجەم پلان و بەرنامەکانمان جێبەجێ کردووە هەتا ئێستا ئێمە گەیشتوونەتە ئەمڕۆ و هیچ سەرپێچێکی زەقمان بەدی نەکردووەوە ئەوەی کە هەبووە کە تەنها لە ڕووی دەست بە سەداگرتنی ئەو کەلوپە لە خۆراشیان نەبووە کە بەهای خۆراشیان وەکو پێویست نەبووە
ئێمە ئیزراعەتمان کردووە بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی ئاسایش ڕاپەڕین کە هاوکارێکی باشی ئێمە لە پێدانی زانیاری. بەڵێ باشە کاک کارزان گەر پێمان بڵێ ئایا هیچ ئامادەکاریەکتان کردو بۆ هاتنی گەشتیار بۆ ڕانیە لە خواردنگەکان لە هۆتێلەکان ئەو ئەگەر هەیە ئامادەکاریەکان تەنها لە ئامادەکاری لە ڕانیە کراوە یاخود لە خزاو ناحیەکانی چواردەوری ڕانیش و یاخود ئەوانی لە چواردەوری ڕانین کراوە؟ بەڵێ دیارە لە سنوورەکەی ئێمەدا ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و ناوچەکە ئێمە ناوچەیەکی مولائیمە بۆی کە گەشتیار سەردانی بکە هەم لە ڕووی ئەو خواردنگانەی کە هەن زۆر تەندروستن لە ژێر چاودێری ئێمەدان و لە ڕووی نرخیشەوە گونجاون و سروشتی ناوچەکەی ئێمە وهایە کە بە نزیک بوونەوە لە بەهار خەڵکێکی زۆر ڕوونە ناوچەی ئێمە دەکا و ئێمە پشتیوان و هاندەری گەشتیار دەکەین کە ڕوون لە ناوچەکانی ئێمە بکەن چونکە ناوچەی ئێمە ناوچەیەکی فراوانە و چەندەها شوێنی گەشت و گوزاری لێکە دەتوان کاتەکانی خۆیان تێدا بەسەر بەرن. بەڵێ کاکارزان من ویسم پرسیاری ئەوەت لێ بکەم کە ڕانیە ناوچەیەکە کە ناوچەیەکی گەشتیاریە بە تایبەت هەر دەربەندی ڕانیە بەسە بۆی کە چەندین هاوڵاتی سەردانی ئەو شوێنە بکات بە حکمیەوەی کە هەم ئەو ڕووبار و ئاوشتەی لێەوە ناوچەیەکی کوێستانی و ناوچەیەکی شاخاویەوە سروشتێکی جوانی هەیە. بەڵام ساڵانە ئێمە جۆمان لەوە ئەبێت کە لە ڕانیە گرفتی مانەوەی گەشتیار هەیەانی ئوتێل و ئەو شوێنانەی کە پێویستە بوونی هەبێ و چیتان کردووە یعنی ئەگەر مەسەلەن تا چەند چ ژمارەیەک ئەتوانن گەشتیار لە ڕانیە کێشەی مانەوەی نابێ و ئەگەر کێشە هەبێ پلانەکانتان چین بۆ ئەم ساڵ یاخو ساڵانی داهاتوش بە لەبەرەوە ئێمە کێشەیەکە کە چەندین ساڵە هەیە نەبوونی ئوتێلی باش یاخود ئوتێلی زۆر لە ناوچەکەیە. بەڵێ دیارە ڕێژەیەکی کەم وتێل هەیە لە ناوچەکەی ئێمە بۆ ئەم وەرزەی ئێستا بەڵام بە داخڵبوونی زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەو گرفتە نابێت چکە زۆربەی هاوینە هاوار و شوێنە گەشتیارەکان گەشتیار دەتوانێت لێ بمێنێتەوە و لێرەشەوە هانی و باشیان دەدەین ئەو کوالێتیمانەوەیان هەیە کارزان ئەو شوێنە گەشتیاریانی کە باسیەکەی و هاوینە هاوارانە بۆ پێیکە ڕانیە خۆی سنتەری بڵین دەڤەری ڕاپەڕینەوە ئەو شوێنانی کە باسیەکەی ئەوەن کە تیا بمێنیتەوە شەوان مناڵ و گەنج و خێزانتیان بمێنێتەوە ئێوە چاودێری شوێنەکانەکەن؟ بەڵێ بەڵێ بە بەردەوامی ئێمە لەلایەن تیمەکانی لایەنە پەیوەنددارەکان سەردانی کەشف و مەیدانی مۆقعەکە کراوە و هیچ گرفتێکی نییە گەشتیار دەتوانێت لێ بمێنێتەوە. بەڵێ باشە کاکارزان دەمەوێت پرسیاری ئەو بکەم ئێستا لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە بەتایبەتی لە سلێمانی لە هەولێر لە چەندی ناوچەی تریش گەشتی زستانەشمانەیە ئەو بێگومان لە بەهار و هاویندا گەشتیاران زیاتر سەردانەکەن. ئایا لە ڕانیەش گەشتیاری هەر چوار وەرزەکەتان هەیە؟ بەداخەوە لە سنوورەکەی ئێمەدا گەشتیاری وەرزی زستانمان زۆر کەمە بە حکمیەوەی کە ئامادەکاریت نەکراوە لە ڕووی ئوتێل لە ڕووی ئەو شێوازی کە لە هەولێر و سلێمانی پەیڕەو کراوە ئومێد دەکەین کە لە سنوورەکەی ئێمەشدا ئەم دەرفەتە بڕەخسێت بۆ وەبەرهێنەران کە بتوان پرۆژەی وەبەرهێنانی گەورەی گەشتیاری لە ناوچەکەی ئێمە بکەوە ئەوەندەی کە من بیستمە لەلایەن بەڕێز سەرپەرشتیار و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار و قایمقامی قەزای ڕانێ و بەڕێوەبەری وەبەرهێنان ئامادەی هەموو هاوکاریەکەن کە هەر وەبەرهێنێک بتوانێت لێرەدا کار بکە. باش جا بابینەوە سەر لیژنەکانی قایمقامیەت و باز لە شەوانی ڕەمەزان و جێژنی ڕەمەزانی پیرۆز بکەین. کاک کارزان لە هەموو شارەکانی کوردستانە ئێستا بۆتە دیاردە کە شەوان خواردنە گەڕۆکەکان هەیە ینی لەسەر عەرەبانەکانەکە لە هەموو شوێنە لە هەموو شارێکە شوێنیان بۆ دیاری کراوە. من خۆمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە سەردانی ڕانیەمان کردووە لە ناو بازار ڕابووین بینیمان کە کۆمەڵێک خواردنگەی زۆر هەیە و کۆمەڵێک کافتریا و کۆمەڵێک ئەو شوێنانەی کە هاوڵاتیان بۆ کات بەسەربردن بەسەریانە بن لەوێ خواردن ئەخۆن لەوێ شیرینی ئەخورێ لەوێ چا ئەخورێ هەموو بابەتانی کە تایبەتن بە خواردەمەنی بەکاری هێنن و هاوڵاتیان ئەیکردن و ئەیخۆن. ئێوە هەموو شەوێک دەرچوونتان هەیە یاخود دەرچوونەکانتان دیاریکراوە لە هەفتەکەیە لە
مانگەکە ئەو دەرچوونانەتان چۆناهەیەوە چۆن چاودێری ئەو خواردنە گەڕۆکانە ئەکەن کە لەسەر عەرەبانەکان یانی وەکو دوکانێک نییە کە بڵێ شوێنێکی دیاریکراوی هەبێت. کاک سەرکۆ پێشتر باسم کرد لیژنەکانی ئێمە بە نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە شەوان تیمەکانمان چڕتر و پرتر دەردەچن وە سەردانی دەستگێڕ و عارەبانە و لە ناو بازار و لە ناحیەکانیش بە هەمان شێوە تیمەکانی بەشی ئابووری بەڕێوەبەرایەتی ئاسایش ڕاپەڕین تیمەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین و هەروە تیمەکانی قامەتیش بەسەند تیمی جیاواز بەدواداچوون دەکەن لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی پێدانی ڕێنمایی و هەروەها لە ڕووی نرخیشەوە بە شێوەیەکی بەردەوام ئێمە چاودێری باشین بەسەریانەوە و هەتا ئێستا هیچ دیاردەیەکی وازق ڕووی نەداوە کە جێگەی نیگەرانی ئێمە بێ. باشە کاکەرزان هەندێک لە دوکانجارەکان هەیە کە ئەو دوکانانی خۆیان کە شمەکێکی تر یاخود کەلوپەلێکی تری لێ دەفرۆشن لە مانگی ڕەمەزاندا ئەم دوکانیان دەگۆڕن بۆ دوکانی شیرینی و شەربەت و چەرەسات و بەتابەت ئێستا کە نزیکی لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە بورە جەژنی ڕەمەزانی پیرۆز زیاتر دوکانەکانیان دەکەن بە چکلێتەکان و بەتایبەتی و چکلێتانی کە هەڵڕژاون. ئایا ئەم دوکاندارانە هیچ مۆڵەتێک لێەوە وەرەگرن پێشەوەی دوکانەکەیان لە ئەوەی کە دوکانی شتێکی ترە بیگۆڕن بۆ دوکانی شیرین و شەربەت و چەرەسات؟ ئێمە لە سنووری کارکردنمان لە قامێتی قەزای ڕانیا پێشەنگ بووین لەوەی کە ڕێگەمان نەداوە بۆی کە تەنها دەبێت ئەو شوێنانە شیرینی بفرۆشن شیرینی دروست بکەن کە مۆڵەتی کارگەیان هەیە پێشتر لەلایەن تیمەکانی ئێمەوە ڕێنمایان پێدرا ئەو شوێنایەنەی تر کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا شوێنکارەکانیان دادەخەن تەنها بۆیان هەیە شیرینی بفرۆشن و بۆیان نییە شیرین دروست بکەن چکە دەبێت ئەو لەژێر ڕێنمایی تیمی تەندروستی دابێ و ئەو چکلێت و چەرەسە فەلانەی کە باسی دەکەی لە سنووری ئێمەدا ڕێگە پێدراو نییە و چەندەها ڕێژەیەکمان دەست بە سەداگرتوەوەی کە هیچ کیسەیەک یاخود تاریخێکی خۆی لەگەڵ نەبێت دەبێت لەی بڵە و تاریخەکەی خۆی لەگەڵ چکولێتەکە عرض بکرێ و بە شێوەیەکی کەم کەم عرض بکرێن نەوەک لەسەر شۆستە و شەقامەکان بە شێوەیەکی ناشارستانی هەڵبڕێژرێ و کە هیچ تاریخ و شتی سەرچاوێشی ڕوون و دیاریکراوی نەبێت و دەتوانم بڵێم کە لە سنووری قامێتی قەزای ڕانیا ئەم دیاردەیە کۆنتترۆل کراوە. باشە کاکارزان باست لەوە کرد کە ڕێگە دەدرێت بە دوکاندارەکان بیفرۆشن بەڵام ڕێگە نادرێت بەوەی کە تێیدا دروست بکرێت کەواتە ئەم چاودێری بۆ کارگەکانی شیاخوتەنا بۆ کاسبکاران و دوکاندارەکانە. ئەم چاودێری بۆ کارگەکانیشە کارگەکان ئێمە نرخمان بۆ دیاری کردوون بۆ شیرینی بۆ شەربەت بۆ چەرەسیش بە هەمان شێوەیە ئەنی ئێستارێکمان بۆ دیاری کردوون کە هاوتەری بێ لەگەڵ بازار و لەگەڵ داهاتی تاک ئێمە ساڵانی ڕابردوشدا لەسەر ئەو بەرنامەی کارمان کردووە ئەم ساڵ درێژ پێدەری هەمان بەرنامەین بۆ نزیک بوونەوەی مانجی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ کاکارزان لە هەمیشە لە هەر کۆمەلگایەکە بازرگانی دڵسۆزمان هەیە ئەم بازرگانی چاوچنۆکیشمان هەیە کە تێر نابنوە لە بەتایبەت لە بۆنەکانە هەوڵێن کە زۆرترین خواردن و زۆرترین پێداویستی بێنە ناو بازارەوە لە کاتێک بەڵە خۆرەخی بکەنەوە لە کاتێکا کە لە هەرێمی کوردستانە ئێمە گرفتی موچەمان هەیە گرفتی ئەومان هەیە کە هاوڵاتیان جاری وە هەیە موچەکانیان بۆ مانگونی و دواکەوێت وەکو نرخەکان چیتان کردووە ینی بۆ ئەم پێشدەژنە لەبەرەوەی ئێمە کەلتورێک هەیە لە ناو کووردا کە بۆ پێشدەژن جاری وا هەیە تەلەڤیزۆنیشە گۆڕی لە ناو ماڵانەکەوەی کە هەر جلو پۆشاک بکڕینانی بۆ چاودێریکردنی نرخ چیتان کردو وەکو لیژنەکانی قایم قامیەت. بەڵێ دیارە ئێمە ڕۆژانە بە بەردەوام لە ناو بازارڕین ئەو ڕۆژای تیمەکانی مە تێبینی ئەومان کرد کە دوکانی کەڤەری موبایلیش قەرەباڵغا بە شێوەیەکی گشتی بە نزیکبوونەوەی جەژن و مناسبەکان خواستی هاوڵاتیان سەکڕینی کەلوپەل و پێداویستەکان زیاد دەکات بە شێوەیەکی گشتی نەک تەنها خۆراک لە هەموو بوارەکانی تریشدا ئەوەی کە ئێمە لە پەیجەکانی خۆمان ژمارە تەلەفۆنەکانمان بڵاو کردوەوە هەر هاوڵاتێک لە هەر شوێنێک کە سەرپێچیەشی بەدی کرد لە ڕووی بەرزبوونەوەی نائاسایی نرخ ئێمە تیمەکانمان دەست بەجێ دەگەنە ئەم شوێنە و ئیزراعات و لێکۆڵینەوە دەکەن لەو سکاڵایەوە خۆشبەختانە هەتا ئێستا هیچ بەرزبوونەوەیەکی نائاسایی بەدی نەکراوە هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر پرۆسەکە زۆر بە ئاسایی بەڕێوە دەچێت. بەڵێ
سپاس بۆ کاک کارزان سلێمان سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی ڕانیە کە ئەمبانیە لەگەڵمان نابووی بۆ هیواینکە هەموو ئامادەکاریەکان لە شاری ڕانیە بە جوانی بەڕێوە بچێت وە دوور بێت لە هەموو کێشە و گرفتێک و هاوڵاتیانی ئەو ناوچەیە بتوانن جەژنێکی خۆش بەڕێ بکەن. زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونت.